سڵاوتان لەبێ بەڕێزان، کورسێک لە هەواڵەکانتان پێشکەش دەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند لە پارێزگای نینەوە دەبێتە ئۆپۆزیسیۆن بەهۆی پێنەدانی جێگری یەکەمی پارێزگای نینەوە با یەکێتی. مەحەدین مزوری بەرپرسی پەیوەندیەکانی یەکێتی لا نینەوە ڕایگەیاند بایکۆتی ئەنجومەنی پارێزگای نینەوە ناکەن، بەڵکو وەکو کتلێکی ئۆپۆزیسیۆن دەمێننەوە لە ناو ئەنجومەندا. هەروەها وتی بەرپرسیارەتی بارودۆخی ئەمنی و خزمەتگوزاری لە پارێزگاکە هەڵناگرین بە شێوازی ئاشتیانە وەکو کتلێکی ئۆپۆزیسیۆن کار دەکەن و چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن دەکەن. وتەبێژ بە ناوی نووسنگەی مافی مرۆڤی سەربانەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند تیمێکی تایبەت لە نووسنگەکە ئەو راپۆرتانە دەکۆڵێتەوە کە باز لە ڕەوشی ڕۆژاوای کوردستان دەکەن. سیسیل باولی لە لێدوانێکی ڕۆژنامەنووسی داوتی تیمەکە لێکۆڵینەوە دەکات لەسەر ئەو راپۆرتانی باز لە کوشتنی بە کۆمەڵ دەکەن لە ڕۆژاوای کوردستان لەلایەن ئۆپۆزیسیۆنی چەکدارەوە دەرهەق بە سەدان کورد. هەروەها وتی ئەگەر ئەو زانیاریانە ڕاست بن ئەوە دەچێتە خانەی تاوانی جەنگەوە. جەختیشی کردەوە لەسەر پێویستی بە دادگاگەیاندنی ئەنجامدەرانی ئەو تاوانانە. سەنتەری میترۆ ڕایگەیاند بارکی سەرۆکاتی هەرێمی کوردستانی نازانێت هێرش بکاتە سەر ئەو دەستگا و کەناڵ و لایەنانەی هەواڵ لەسەر بارودۆخی سنووری ڕۆژاوای کوردستان بڵاو دەکەنەوە. سەنتەری میترۆ لە بەیاننامەیەکدا کەوێنێکی بۆ NRT نێردراوە ڕایگەیاندووە نەبوونی زانیاری تەواو بۆ هاوڵاتیان و کەناڵەکانی ڕاگەاندن سەبارەت بە بارودۆخی سنووری نێوان باشوور و ڕۆژاوای کوردستان نیگەرانی لەلای هاوڵاتیان و ناوەندی سیاسی و ڕاگەاندنی هەرێمی کوردستان دروست کردووە. بڕیارە دوای جەژنی ڕەمەزان ڕووفاتی ئەو 8 کەسەی کە زیاتر لە 2 ساڵە لە پەیمانگای دادوەری کەرکووک پارێزراون لە تۆپزاوە بە مەراسیمێک بە خاک بسپێردرێنەوە و مۆنومنتێکیشان بۆ دروست دەکرێت. بەڕێوەبەری گشتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان لە سلێمانی ڕایگەیاند سەرجەم ڕووفاتی ئەو 8 کەسە ئێستا لە پەیمانگای پزیشکی دادوەری کەرکووکە و سەرجەمیان پشکنینی DNA بۆ کراوە بۆ ئەوەی بناسرێنەوە کە کەسوکاریان کێن. وتیشی دوای جەژنی ڕەمەزان ئەگەر لە ڕووی ئەمنیەوە ئەستەنگیان بۆ دروست نەبێت ئەوە بڕیارە لە مەراسیمێکی تایبەتدا و لە مۆنومنتی تۆپزاوە کە بڕیارە بەم نزیکانە دروست بکرێت سەرجەمیان بە خاک بسپێردرێنەوە. کتلە حراری سەر باڕۆتی سەدر باتوندی هێرشی کردە سەر نووری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق و بە نەخۆش ناوی برد و جەختی کردەوە لە دوای کۆتایی هاتنی ماوەی سەرۆکایەتی حکوومەتەکەی بە تۆمەتی خیانەتی مەزن دادگایی دەکەن. جەواد شەهێلی پەرلەمانتاری کتلە حراری سەر باڕۆتی سەدر لە لێدوانێکدا بۆ ماڵپەڕی مەداپرێز ڕایگەیاند نووری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق دوایەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ کەس دێنێت ڕۆژانە تۆمەت دەبەخشێتەوە و سەرجەم لایەنەکان تۆمەتبار دەکات و ئۆباڵی شکستەکەی دەخاتە ئەستۆیان. وەزارەتی کارەبای عێراق ئاشکرای کرد ڕۆژانە بڕی 10 ملیۆن و 500 هزار لیتر گاز هاوردە دەکات بۆ کارپێکردنی وێزگەکانی وزەی کارەبا. دوایەوەی 6 وێزگەی نوێ خراوەتە بواری کارکردنەوە. مۆسعەب مودەڕیز و تەبێژی وەزارەتی کارەبای عێراق لە لێدوانێکدا بۆ ماڵپەڕی سۆمەرێ نیوز ڕایگەیاند وەزارەتی نەوت ڕۆژانە بڕی 10 ملیۆن و 500 هزار لیتر گاز بۆ وێزگەکانی بەرەمێنانی کارەبای وەزارەتەکان دابین دەکات. لەو بڕا 6 ملیۆن و 500 هزار لیتری لە ئێرانەوە هەوردە دەکرێت. کورسێک لە هەواڵەکان پێشکەشکرا شاد بن.